سڵاوتان لەبێت. دەستەبەری کۆمەڵایەتی و یاسای کاری تایبەت لەلایەک و چاکسازیە ئیداری و کارژێڕیەکان و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و کەمکردنەوەی ڕۆتین پرزگەلێکن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە 2 ساڵی ڕابردوو یان باشتر بڵێن لەم کابینەیە وەک بەشێک لە کارنامە و میکانیزم یان میکانیزمی کارناساندنیان و بەشێک لە دەرئەنجامی کارەکانیشان بۆ ڕایگشتی بڵاو کردەوە. مەبەست ماوە بەرنامەیە تەرخان بکەم بە بەشێک لە هەنگاوەکانی چاکسازی و پرۆژە جۆراوجۆرەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. ئەمیش بە میوانداری خات و کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان. جنابی وەزیر بەخێربێ. زۆر سپاس. سەرەتا ئەمەوێت لەسەر ڕەخساندنی بواری کار لە کەرتی تایبەت پرسیارت لێ بکەم لە کتێبی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی و خزمەتگوزاری کە لە دەی حوتی 2019 تاوەکو یەکی 5 2021 چالاکی وەزارەت و سێکتەرەکانی تێدا لەو بەشەی کە تەرخانە بە کار و چالاکیەکانی ئێوە و لە ڕەخسانی بواری کار بۆ کاری تایبەت لە شوێنێک ئامادەکردنی یاسای کاری تایبەت بە مافی کرێکاران و پێداچوونەوەی لەلایەنی ئەنجومەنی شوورا و ڕەوانەکردنی بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە بەمەستی ناردوو پەسەندکردی. ئامادەکردنی یاسای کاری تایبەت چ قازانجێک بۆ کرێکاران و بۆ ڕەخساندنی کار دروست دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە دیارە ئێستا بە بەردەوامی خواست بۆ گەنجان لەسەر کەرتی گشتیە دامەزان لەسەر کەرتی گشتی هۆکاری سەرەکی ئەوەی کە خواست هەیە بۆ کەرتی گشتی و خەڵک زۆر کەم ڕوو لە کەرتی تایبەت دەکا کۆمەڵی هۆکارە یەشیشان کەمی کرێکارە بەشێکی پەیوەندی بە دەستەبەرنەکردنیانەوەیە بەشێکی بەوەیە کە مافەکانی کرێکارێک لە کەرتی تایبەت هاوتان نییە لەگەڵ کرێکارێک لە کەرتی گشتی ڕاست بۆیە یاسای کار کە ئێمە پرۆژە یاساکەمان ئامادە کردووە هەروە جەنابی خوێنتەوە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە هاتووە یەکەم هاوسەنگی ڕاگرتووە لە بینی بەرژەوەندیەکانی کرێکار و خاوەنکار کرێکار بەفومی کرێکار لای ئێمە پێناسی کرێکار لای ئێمە لە پرۆفیسۆرێکەوەیە کە لە زانکۆیەکی ئەهلی وانە ئەڵێتەوە تا پاکەوانێک هەمویان لە چوارچێوەی ئەم یاسایە مافەکانیان ئەپارێزرێ ئەم یاسایە وای کردووە کە کرێکار ئەو مافەی کە هەیەی لە کەرتی گشتی لە کەرتی تایبەتی شەی بێت بۆ ئەوەی خواستی چوون بۆ کەرتی گشتی و خواستی دامەزانتن لە کەرتی گشتی پێچەوانە بکەینەوە بۆ کەرتی تایبەت ئەو کاتە دەرفەتی هەلی کار بۆ گەنجان زیاترە ڕخسێ یاسایە پێتان وایە کاتێک کە دەردەچێت کاری پێدەکرێت و دەبێتە هەندانێک بۆ ئەوەی خەڵک لە کەرتی تایبەت کار بکات. بەڵێ خۆی چەند یاسایە کە یەکیان لەو یاسایانە یاسای کارە کە ئێستامە پرۆژەکەیمان ئامادە کردووە ئێمە بە یاسایەکی عراقی ئێستایشەکەی یاسای 1970 بەڵام ئەم یاسایی خۆمان یاسایەکی باشترە زیاتر بەرژەوەندی کرێکاری پاراستووە زیاتر بەرژەوەندی کرێکاری ژنی پاراستووە ڕێژەی داناوە بۆ کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت بە دڵنیاییەوە ئەم یاسایە ئەگەر دەربچێت یەکێک کە بێ لە دەستکەوتە هەرە گرنگەکانی ئەم کابینەیە لەبەرەوەی یاسایەکە بڵێ چەند ساڵێکە ئیشی لەسەرکرێ بە هاوکاری ڕێکخراوی کاری نێودەوڵەتی یعنی یاسایەکە کە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بەشدار بووە لە داڕشتنی یعنی لەسەر ئاسی دنیا کرێ یاسایەکی پێشکەوتووە بۆ پاراستین بەرژەوەندەکانی کرێکار ئەنجایی خاوەن کوێستان لە ئەڵلقەکانی ڕابردوو لە یەکێک لە ئەڵلقەکان کە چەند مانجێکی بەسەدا تێپەڕی جەنابەتە لەم پرۆگرامە میوان بووی باسی گرنگجی یاسای دەستەبەری کرێکارانت کرد ئەم یاسایە وەختەشەم ڕەشنووس بوو ئێستاش ڕەشنووسەکەی وەزام قۆناغی سێمی حەسەب ئەوەی کە باس کراوە وا قۆناغی تێپەڕاندووە ئەم یاسایە بەچ گەیشت و گرنگجی لەم یاسایە لەچدایە خۆی ئێمە ئێستا یاسایەکە یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی کە ئەویش یاسایەکی عێراقی لە ساڵەکانی هەفتەیە دەرچووە بەڵام ئەم یاسایە کۆمەڵێک بۆشایی یاسایی تایە کە ناتوانێت وا بکات هەموو کرێکاران دەستەبەر بکە ئێمە دیارەکە ئەو کتێبە ئامادەکراوە هێشتا ئێمە ڕەشنووسەکەمان نەناردبووە ئەنجومەنی شورا ئێمە ئێستا ڕەشنووسەکەمان نردوتە ئەنجومەنی شورا هەفتەی پێشوو ڕۆژی دووشەممە کاک عارف حیتۆ لەگەڵ کاک گۆران بەڕێوەبەری یاساییەکەی لە ئەنجومەنی شورا
دوا سەرنج و پێشنیارەکەیان لەسەر هەموارەکە جێگیر کردو و بەم زوانە چێتە ئەنجومەنی وەزیران. ئەمەش یەکێکە لە یاسا هەرە گرنگەکان بۆ کرێکار لەبەرەوەی بەشێک لە مافەکانی کرێکاران ئەم یاسایە دەستەبەریەکە بە تایبەتی دەستەبەرکردنیان و دوجار خانەنشینبوونیان خۆی ئەو خواستەی هەیە لە سەرکەرتی گشتی زیاتر بۆ خانەنشین بوونە. من زۆر جار ئەو کرێکارە ئەو بڵێ و کارمەندانی لە مۆڵێکی شەکات بۆ نمونە 900,000 هەیە بڕوانامەی بەکەلۆرێسی هەیە کە منە بینێ ئەڵێ حەزەکەم دابمەزرێن پێڵە مەگەر تۆ بۆ بەکەلۆرێس دابمەزی لای ئێمە 500,000 هەیە بەس توێستا 900,000 هەیە ئەڵێ آخر ئەو دوایی خانەنشینە بێ من خانەنشین نابم من بڵێ مستەقبل مەفەوتێ بۆیە ئەگەر خانەنشین ببێت ئەو خواستەی هەیە لە سەرکەرتی گشتی پێچوانە ئەبێت هەتا ئێستا ئەو کرێکارانی کە دەستەبەرکراون ڕێژیان ینی چۆنە و ئایا کرێکاران بدەم ئەم پرۆژەیە دێن و خۆیان دەستەبەر دەکەن ترسێکەیە خۆتەزانی ینی لەبەرەوەی کە بڕێک پارەیان لێ دەبڕێ لەوە ئەترسی ئاماری 2 مانگ پێش ئێستا کە بۆ من هاتووە 153,000 کرێکار لە هەرێمی کوردستان دەستەبەرکراون کە من ڕێژێکی زۆر باشە بەڵام دوو ئەوەنەش کرێکار ماوە کە دەستەبەر بکرێت پێتوانێت زۆرێک لە خۆزیینەوەش هەیە لەلایەن کۆمپانیاکە لەلایەن خەڵکیشەوە ینی بە شێوێکی خۆی دوولایەنەیە یەکەم بەشێک لە خاوەنکارەکان هەمووی ناچکە کۆمپانیای وا هەیە هەموو کرێکارەکانی دەستبەر کردو بەشێک لە خاوەنکارەکان بەهۆی چاوچنۆکیەوە نایانێت کرێکارەکانیان دەستەبەر بکەن خۆیان ئەدزنەوە لە دەستەبەرکردنی کرێکارەکانیان یان دەستەبەریانەکەن بە ڕێژەیەکی کەمتر لەو موچەی ئەیاتێ مەسەلەن موچەکەی لای ئەو 900,000 بەس لای ئێمەڵێ 300,000 ئێمە کە ئەمە بەڕاستی پێچەوانەی یاسایە و ئەمە پێشەلکردنی مافی کرێکارە و ئەمە لە ڕووی کارێکە دژی مرۆڤایەتی و شتێکی بەڕاستی ئەوە نائینسانیە تۆ لەگەڵ کرێکاریەکەی کە ئیشێکی پێداچونکراوە لەسەرەوە بۆ نمونە لە وەزارەتەکەیەوە بە پێکە ئەوەندەی زانیارانەی من هەبن خۆ سەرپەرشتی کۆمەڵێک دۆسیە لەو بابەتە دەکەی لایەنی دووەمی کرێکارەکە خۆیەتی کە وشیاریی یاسایی نییە شکات بکات بڵێ دەستەبەرم ناکە ئێمە چیمان کرد ئەوە یەکەم ینی ئەوە یەکەم کە زۆر گرنگە ئێوە بەدواداچون دەکەن بەڵێ کۆمەڵێک ئیشمان لەسەر ئەم بابەتە کردووە یەکیشان ئەوەیە کە طبعاً ئێمە ڕێنماییەکمان دەرکردووە بۆ طبعاً بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ هەموو ئەو وەزارەتانەی کە پەیوەندیدارن کرێکاریان هەیە بۆ دەستەبەرکردنیان بۆ نمونە وەزارەتی خوێندی باڵا ئەبێ هەموو ئەوانەی کە لە زانکۆ پەیمانگە ئەهلیەکان بەڵێوانە ئەڵێنەوە یا فەرمانبەرن یا کە هەر ئیشێگەکات ئەبێ دەستەبەری بکە بۆ ساڵی دووەم کەیەت ئیجازەکەی مۆڵەتەکەی تازە کاتەوە ئەگەر پاکتاوی لەلای دەستەبەری کۆمەڵایەتیەوە نەیە نابێ مۆڵەتەکەی بۆ تازە بکات بەڵام لەسەر ئەو جیاوازی لە موچە جیاوازی لە موچەوەی کە ئێستا قسەش لەسەرەوەکەم ئەمە بۆ وەزارەتی پەروەردە تەندروستی شارەوانی ئەمە چووە کە بێت هەموو ئەمانە هەموو خاوەنکارێک تاک و پاکتاونەکە مۆڵەتی بۆ تازە نەکرێتەوە خاڵی دوم ئەوەیە ئێمە لیژنەکانی خۆمان چالاک کردووە بە پشتیوانی بەڕێ سەرۆکی حکوومەت کە کۆمەڵێت کاری بۆ کردوین بڵێ پێشینەی وەزیا کردوون سیارەی بۆ کڕیون ئێستا بڕیاری یاوەک بۆ هەر دەستەبەرێک بڵێ مشتیفی کار دابمەزرێنێت ئەمە کات لیژنەکانمان چالاک بێ خۆیان سەردانی مۆڵ و کۆگا و کۆمپانیا و هەموو شوێنەکان بکەن دەستەبەریان بکەن سەبارەت بە ئەو موچەیە طبعاً ئەو خاوەنکارانەی کە هەمویان نابەشێکیان یەت لای ئێمە ئەڵێ ئەم کرێکارە 300,000 هەیە بۆ ئەوەی کە لە 12 ئەیە پارەیەکی کەم با بێمە هەمان کرێکار لە وەزارەتی دارایی ئەڵێ بە 1.5 میلیۆن کە بۆی زەریبە کەم بالەوە ئەمە بێش چارەسەرەکرێ ئەبێ داتابەی سێکە بێت وەزارەت دیوانی وەزارەت بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەر بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەر لەگەڵ باجەکانە بەیەکەوە ببەستێتەوە کە باجی بەستەوە بە وەزارەتی ئێمەوە ئێمە ئەی بینین ئەوەی لەوێ چەند باج وەرەگرێ ئەبێ ئەوە نەشبا بە ئێمە یا ئەوەی ئەیا بە ئێمە ئەبێ باجیش ئەوە نەبات لە سەودادا پێی ئەمەوێت ینی ئیشمان لەسەر کردووە ئەوە زۆر گرنگە بەڵێ ئیشمان لەسەر کردووە ئێستا لە تەواوبوونایە نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکومەت سەرپەرشتیەکات بە پێی زانیاریەکانی من لە
کۆتا قۆناغایەتی کە ئەم داتابەیسە کەوێتە کار و ینی ئیشی پێ بکەین ئەمە چەند لایەنێکیە ئەوەیە کە خاوەنکار ناتوانێت فێڵە نە ئێمەە لە وەزارەتی دارایی بکە دووەم ئیشی بەڕێوەبەرایەتی دەستەبەر ئاسانەکات بەوەی کە لە باتی پارە بێنێ و هەموو مانگێک فەرمانبەرەکانمان خەریکی و پارە وەرگتن بن لە کۆمپانیاکان ئەو کاتە بە شێوازێکی کە بەڕاستە خۆ پارەکان وەرەگیرێ بابەتیش کە ئەوەیە کە هەموو کۆمپانیاکان ئێمە لامان ڕوونە بێت چەند کۆمپانیا هەیە چەند مۆڵ هەیە چەند ئوتێل هەیە چەند کرێکاریان هەیە و ناوی دووبارە نابێت لە هیچ لە شار و شوێنەکانە ئەنی کاراسانێکی زۆرە کات بۆ وەزارەتی جگەرەوە شێکێک لەو سیمانەی کە ئەم کابینەی هەڵی گرتووە بە ئەلکترۆنی کردنی دابوودەزیەکانێتی لەسەر ڕەخسانی بواری کار ئەمە سەرنجی تۆ لەسەر دوو خاڵ بزانم کە ئاماژەتان پێ کردو یەکەمیان دۆزینەوەی هەڵی کار لە ڕێگەی پۆرتالی فەرمی بەکارخستن دومیان ئەنجامدانی هەڵمەتی هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕووی مافی دەستەبەری تەمانەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد بۆ چی کراوە کە خۆتان نەزان هوشیاری یەکزار گرنگی ینی بۆەوەی کە کرێکار وشیار بێت لەو پارەی کە ئێستائیدات بە خانەنشینیە پارەی خۆیەتی ینی بۆ ئەم وشیارکردنەوە و هەروەها دۆزینەوەی هەلی کار ئەمە سەرنجتان بزانین. بەڵێ ئێمە بەڕێوەبەرایەتی کارمان هەیە لە سەیمانی هەولێر دهۆک کەلار سۆران زاخۆ ئەم بەڕێوەبەرایەتیانە لیژنەیان هەیە لیژنەکان ئەچن سەردانی کۆمپانیاکان کارگەکان مۆڵ و ئیتر هەموو شوێنانە ئەەکەن بزان چەند هەلی کاریان پێویستە لای خۆیان تۆماریەکەن ئەو کەسانی بێکاریشن سەردانی ئێمەکەن پێڵێن ئەم کارە لە فلانە شوێن هەیە ئەگەر پچی ئەم کارە بکەین بەڵام کۆمەڵێک ڕێگری هەیە یەکێک لەوان ئەو پۆرتاڵی کاریشمان هەیە کە لە بەڕێبەرایەتی کار سەرپەرشتیەکە خەڵک توانێت لەم پۆرتاڵە فۆرمەکەی بکاتەوە بەڵێ یەکێک لەوانە کە خەڵکی ئێمە کاری دەست ناکەوێت زۆری کرێکاری بیانیە کرێکاری بیانی ئەوەی لە ڕێی وەزارەتی ئێمەوە هاتووە بەپێی ئەو مەسحی ئێمە کردومانە لە ساڵ شەشی لە ڕێی ئێمەوە هاتووە ئەوی کەی بەداخەوە قاچاقچی هێنە مافیایی هێنێ لە بەغاوەیە لە وڵاتانی دەوروبەرەوە بە نایاساییەن یان بە ڤیزەی سیاحەیە سەردانیەت لێرە ناڕاتەوە و کار بە قاچاقەکات ئەمە وای کردووە کە ڕێژەیەکی زۆر کرێکاری بیانی هەیە بە پارەیەکی کەم ئیژەکات جێی کرێکاری خۆماڵی گرتوەوە ئاگادار کردوەوەمان دەزانن ئەم کۆمپانیانە ئەمە لە ڕێی کۆمپانیاوە نایێت ئەو کۆمپانیانێک کە کاری تێدا دەکرێت یان ئەم مۆڵێک کە کاری تێدا دەکات ئێستا پرسێکەیە کە کرێکارێک جانی لە دەزاوە لە یەکێک لەو شوێنانە کە بەنایەسایی ئەوەی ئێستا ئێمە خەریکین ئەو شوێنکارە بین بە دادگا چۆن ئەم کرێکارە بەبێ ئەوەی کە بە فەرمی هاتبێ کە مۆڵەتی کاری هەبێ کە دەستەبەر کرا بێت هێناوێتی و بردووشە ئێستا بە کۆڕۆنا ئێستا ئین بە دادگا بەڵام ئێمە ئێستا لەگەڵ وەزارەتی ناوخۆ ڕێکارەکانمان تون کردووە بۆ ئەوەی کرێکاری بیانی کەم بکەینەوە سنوورداری بکەین ئێمە لە لای خۆمانەوە تەنها کرێکاری پاکەرەوەی ناوماڵە هێنین ئەو کرێکارانی کە فەنین لێرە دەست ناکەون بۆ نمونە تۆ خەنکاون خاوەنکاریی داوا لە ئێمەکەیت 20 کرێکار بێنی لە هەندستان ئیشی پێ بکەیت ئێمە سەیرەکەین ئەم کارە چییە؟ ئایا لێرە کرێکار بۆ میشە دەزەکەوێت ئەگەر هەبێت پێویست ناکە کرێکارێکی ئاسایی بێت ئەگەر مەسەن بۆ کارێکە بۆ توانتنەوەی ئاسنەکە کەم کرێکاری خۆماڵیکە ئەبێ لە ڕۆژنامەی فەرمی بڵاوی بکاتەوە ئەگەر کەس ئەو ئیشەنەکە دوای 15 ڕۆژ اینجا ئەمە مۆڵەتی ئێنێ چێڤیزە وەربگرێ ئەمە سنووردارکردنی خاڵی دۆمی ئەوەیە کرێکاری خۆماڵی زۆر کەمە بۆ بیانیەک ئەو پارەی ئێمە زۆرە بەس بۆ ئێمە کەمە لەسەر کرێکارەکانیش ینی دابینکردنی کرێکاری بیانی و فراهەمکردنی کار بۆ کرێکارانی ناوخۆ پێویستە پەیوەندی ئێوە لەگەڵ دەستێوەبەرهێنان باش بێت ئێستا خۆتان ئەزان کە دەستێوەبەرهێنان ڕێژەی کرێکاری خۆماڵی بەرز کردوەوە بۆ ئاستێکی زۆرتر ئەمە چۆنە و پەیوەندیتان لەوێت چۆنە و ئەو گرفتانی ئێستاش ماون سەرکراوە یاسایی بۆ بەرهێنان هەموار بکرێ لە یاساکە ئەڵێ ئەبێ خاوەنکار بەکارخستنی کرێکاری خۆماڵی لەبەر چاو بگرێ بەڵام ئەبێ ڕێژە دابنرێت ئەبێ بەدەق بنووسرێت هەموو وەبەرهێنێک کە کارێگەکە بۆ نمونە لە ساڵ ئەوە هەیە کە هەفتە تاوەکوونەوەت ئیستا هەیە تا چەند ئەمە ڕاستە تا چەند خۆی بەپی یاساکە دەستی شای نەکردووە هەروەها یاسای نەوت و غاز تەبان کۆمپانیاکانی نەوت و غاز لە هەرێمی کوردستان زۆرترین دەستکەوتیان هەیە کەمترین کرێکاری خۆماڵیان هەیە
ئەبێ ئەمە هەموار بکرێتەوە ئەم یاسایش بۆ ئەوەی کە کرێکاری ناوخۆ خۆماڵی لێرە کاریان دەست بکەوێت کە پارەیەکی زۆری هینی کۆمپانیاکانی نەوت و بەرهەمەکانی نەوت و ئەمانە هینەکەیان کرێکانی زۆرە بەرزە بۆی ئەبێ ئەم دوو یاسایش هەموار بکرێتەوە و بەدەق بێت کە لە سا ئەوەنەی بۆ کرێکاری خۆماڵی بێت هەروەها ئەوەی کە باست کرد جەنابێ مەسلەی دەستەبەرکردنیان ئەبێ ئێمە وەک وەزارەتی کار هەوڵ بین هەموو کرێکارێک لە هەر شوێنەکاری کرد دەستەبەری بکەین کەواتە دوو شت ئەتوانێت ڕێژەی کار لە هەرێمی کوردستان زیاد بکات یەکەمیان ئەو دەستەبەرکردنیە کە جەناب تا فەرمووتان دومیان هەموارکردنەوەی ئەو دوو یاسایی و بەرهێنان و یاساکانی نەوت و گاز لە هەرێمی بەڵێ سنووردارکردنی هێنانی کرێکاری بیانی و بەرزکردنەوەی کرێکاری ئاسایی باشە پاکێجێک ئامادەیە دەرفەتمدا پێکەوە بیبین بەڵە فەرموو لە 2 ساڵی ڕابردووی تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یەکێک بووە لە وەزارەتانەی چاکسازی گەورەی لە بواری کارژێڕی ئەنجام داوە ئەوەش بەشێکە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەنجامدانی چاکسازی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و کەمکردنەوەی ڕۆتین لە هەموو وەزارەتەکان دەگرێتەوە بەهۆی ئەو چاکسازیانی تا ئەم ساتە لە ناو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەنجام دراون مانگانە بڕی 400 میلیۆن دینار بۆ خەزێنەی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە ئامادەی یەکێک لە کۆبوونەوەکانی لیژنەی باڵای پێداچوونەوە بە دۆسەی خاوەن پێداویستیە تایبەتیەکانین کەوا بریکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سەرپەرشتی دەکات بێجگە لە لیژنەی باڵا کۆمەڵێک لیژنەی لاوەکی دیکەش کار دەکەن بەپێی ئەو کارانەی تا ئەم ساتە ئەنجام دراون دەرکەوتووە کەوا خاوەن پێداویستی تایبەت هەبووە 3 دۆسیەی بۆ کراوەتەوە 3 موچەی وەرگرتووە لە کۆی 5970 دۆسیە نزیکەی 5000 دۆسیە تەواو کراون هەر لە چوارچێوەی بەرنامەی چاکسازیدا 13000 خاوەن پێداویستی تایبەت کەوا فەرمانبەرن و هاوکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەردەگرن پێشنیاز کراوە هاوکاریەکە بکرێ بە دەرماڵە و بچێتە سەر موچەکانیان پێداچوونەوە بە دۆسیەکانی ئەوانە کارێکی زەحمەت بووە بەڵام کارێکی دقیقیشمان کردووە لە کوتاییەکاندانی لە مەجموعی 5970 دووسیە 4700 و شتێک دووسیەمان تەواو کردووە ئەوانی ترماوەکە پێداچوونەوەی بۆ بکەین و ئەوە وەکو خۆشتان بینیوتانێ لە هەموو هەفتەیەکدا دەنیشین لەسەر دۆسیەکان بۆ ئەوەی پێداچوونەوەیان بۆ بکەین تەشخیصکردنی کەمەندامی بەپێی قانونەکە دەبێت لە ژنەیەکی پزیشکی هەبێ بەپێی قانونی کەمەندامان کە لە ساڵی 2011 دەرچووە مافۆ امتیازاتی کەمەندامان بۆیە لە ژنەیەکی پزیشکی دەبێت تەشخیصی ڕێژەی کەمەندامی و نەوعی کەمەندامیەکەیان ممکن هەندێک جارگلەی هەبێ لەمەدا لە ڕێژەکەدا یان لە نەوعەکەدا لە چوارچێوەی چاکسازیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا زیاتر لە 2700 خاوەن پێداویستی تایبەت پێداچوونەوەیان بۆ کراو موچەکانیان ڕایگیراوە و دۆسیەکانیان هەڵوەشاوەتەوە بۆ گەنجینەی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕاوەتەوە هەندێک لەو کەسانە کۆچی دواییان کردووە یا خوچونەتە دەرەوەی وڵات یان بەبێ بوونی مەرجەکان خۆیان کردوتە کەمەندام ڕۆژانە ناوەکانیان لە لیستی کەمەندامان دەسڕێتەوە کاوێش بەپێی یاسای ژمارە 22 ساڵی 2011 خاوەن پێداویستیە تایبەتیەکان دەبێ لە ڕۆژی 26 2021ەوە داوامی فەرمانبەرانیش ڕێکخراوەتەوە داوامی بەنۆرە بوونی نەماوە تا کاتژمێر 2 بۆ 2 خولەکی پاش نیوەڕۆ داوام دەکرێت ئەمە لەسەر ڕاستپاردە و فەرمانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە 26ەوە ڕێخستنەوەی داوامان لە دیوانی وەزارەت و سەرجەم فەرمانەکانی سەربەربەرایەتی وەزارەتی کار دەست پێ کردەوە داوام فول بوویتەوە تەناو بوو بەی شێوەیە تەناو لە فەرمانەکان و دیوانی وەزارەت نماوە فەرمانبەرەکان بە شێوەیەکی فەرمی و ڕۆژانە داوام دەکەن بۆ پێ و کاتانەی کە دیاری کراوە لە هەفتەیەکدا 5 ڕۆژ داوام دەکەن لە دیوانی وەزارەت و فەرمانەکانی سەر بە وەزارەتمان ڕۆتین کە بکەینەوە ئەو هەوڵاتیانەی کە سەردانی ئێمە دەکەن ڕۆژانە مامەڵەکانی ڕای بکرێن بە کەمترین کات زۆرترین خزمەت پێشکەش بە هاوڵاتیان بکەین لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان موچەی 15000 خاوەن پێداویستی تایبەت گەڕێنرایەوە کە پێشتر بە ناڕەوایی بەردرا بوون هەروەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی داوە بۆ دروستکردنی 6 چاکسازی بۆ ژنان و نەوجەوانان لە هەرێمی کوردستاندا
ئەوەی لەو کابینەی حکومت بەڕاستی کە زۆ گرنگە کەمکردنەوەی ڕۆتینیات و بە شەفافبوونی کارەکانی وەزارەت و دام و دەستگاکانی حکومەتە. ئێمە وەکو پشکنین دائیرەی پشکنەری گشتی بە بەردەوامی تیمەکانی خۆمان لەسەر ئەو کارنامەی کە حکومەت کابینەی نوێ دایناوە بۆ بەرجەستەکردنی شەفافێت و خزمەتکردنی هاوڵاتیان بە بەردەوامی تیمەکانمان سەردانی دایرەکان دەکەن و لە دایرەکان بە دوواداچوون دەکەن هەم لەسەر داوامی مۆزەفین هەم لەسەر ئەوەی کە ئیشوکارەکان بەستاندەرەکی ڕێنمایی و یاسا ئیشوکارەکانی خۆیان بکەن و خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکەن. ئێمە تەنها لەو کابینەیە 50 دۆسیەی بە دوواداچوونمان هەیە لەسەر کێشە و جلوگرفتەکانی خۆمان لەگەر بوون منە دایرەکان لەگەر هاوڵاتیان بۆ ئەوەی بەرجەستەی شەفافیت لە دام و دەستگاکان بکرێت. لە ئێستاشدا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی دروستکردنی سنتەرێکە بۆ دیاریکردنی ڕێژەی کەمەندامی و کەسانی خاوەن پێدەویستی تایبەتن. ڕێنمایی پێویست دەرکراوە بۆ ئەوەی سنتەرەکە بکرێتەوە و بە تەواوی پێدەویستیەکانیانەوە. هەروەک وەزارەتەکە توانیویەتی کار لەسەر دەسەبەرکردنی مافی کرێکاران بکات. دەستخۆش بۆ هاوکارانم جەنابی وەزیر ئەم ڕاپۆرتە کۆمەڵێک زانیاری تێدا بوو هەوڵەدەم کە ئەو زانیاریانەی کە پێویستە جەنابتان سەرنجی لەسەر بدەی بیکەینە پرسیار یەک لەوانە تاوەکو ئێستا کۆمەڵێک ئەو کارانی کە ئەنجامتان داوە دۆسیە هەبووە 3 دۆسیی هەبووە خەڵک هەبووە کە 3 موچەی وەرگرتووە ئەمە چۆنە و چۆن ئەم حالەتتان بنبڵ کردو. بەڵێ دوای پەسەندکردنی یاسای چاکسازی لە موچۆ دەرماڵەیە ئێمە لیژنە لاوەیەکانمان پێکێناوە بۆ پیاچوونەوە بە دۆسیی کەمەندامانە بەداخەوە ئەنی دۆسیەکی زۆر هەیە کە مەسەن کەمەندام هەیە 3 موچەی وەرگرتووە. کۆمەڵێک دۆسیە هەیە دۆسیەکان زۆر ناڕێکن تەنها بەرگەکەیە کە یکەیتەوە لە ناوە هیچی تیانە نە ڕاپۆرتی پزیشکی نە هیچ شتێک بەس ئەوەیە ناوەکەی نووسرا و موچەی بۆ بەستراویتە تۆ نازانی ئەمە کەمەندامەیاننا. ئێمە هەروەک لە ڕاپۆرتەکەی ئاماژەی بۆ کرد 2700 کەس تا ئێستا بڵێ شایستە نەبوون بڕاون بەڵام بەردەوامە ئەم پرۆسەیە و کەمەندامی کەشەیە کە کەمەندام نییە خۆی کردوتە کەمەندام یا کۆچی دوایی کردوە چۆتە هەندەران یان ناوی دووبارەیە لە هەنێ شوێن ئەمە هەمووی بڵێ خەریکی پیاچوونەوەین بۆ ڕێخستنەوەی. ئەگەر ئێمە ئەمە ڕێک خینەوە ئەتوانین تۆماری تازە بکەین بۆ کەمەندامان یعنی ئێمە خەڵکانەکێتە کوئستا تۆماری لە 2013 کەس تۆمار نەکراوە بەڵام ئێمە ئەگەرەوانەی کە خۆیان خزانۆتە ناو ئەم لیستانە بە ناحەق و ناشایستە موچەوەرەگرن ئەگەر لای بەرین ئەتوانین ئەمانە بخینە جێگایان کە ئەمە بەڕاستی ئەتوانین ئێمە کەسانێکی تازە تۆمار بکەین و هەرجگەلەوەش 15,000 کەسیش لەوانەیە کە موچەکانیان برابوو گەڕانتانەوە بوو گەڕانمانەوە بەڵێ ئەوانە خەڵکێک بوون شایستە بوون موچەکانیان ڕاگیرا بوو بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئێمە موچەکانیانمان بەستەوە بەڵام ئێستا پاکسازی لەو لیستانەیەکەین کە بەناحەق خۆیان کرۆتە کەمەندام. گرنگتر لەوە ئەوەیە کە لە هەمواری یاسای کەمەندامان کە چەند هەفتەیەک پێش ئێستا لە پەرلەمان پەسەند کرا ئەوەیە کە لە ئایندەیە هەر کەسێک بەشدار بێ لەوەی کە کەسێک بەناڕەوا بکاتە کەمەندام جا لیژنەی پزیشکیە یا بەڕێوەبەرایەتیەکانی ئێمە یا کەمەندامەکە خۆیەتی جگەل لە یاساکانی سزادانی عێراقی کە بەسەریە مادەکانی یاسای سزادانی عێراقی کە بە تەزویر حسابە 5 میلیۆن دیناریش غەرامە ئەکرێ ئەمە وا ئەکا ئیتر هیچ کەس بە ناشایستە نەچێت ناوی خۆی بنووسێت. ینی ئەمە ئەم کەسانی کە فایلیان بۆ کراوەتەوە وەکو کەم ئەندامان لەلایەن لێژنەوە نەبووە پێشی خۆی کەس بەتەنیا بڕیاری نەداوە. بەڵێ هەنێک لەو لیژنە پزیشکیانە یان کاریگەریان خراوەتە سەر یان لە ڕووی سۆزەوە کەسێک چۆتە بەردەمیان ڕەنگە پاڕابێتەوە خۆی بە فەقیر پیشان نابێ و هەنێکیشیان فێڵیان کردووە مەسەرەن خەڵک هەبووە خۆی وا پیشانناوە کە بیرکۆڵی تەواوە چۆتە بەردەمیان تەمسیلی کردووە پێیان وا بوو بەڵێ توانی بڵێ سەدان چەند لە مەتاوەکو ئیستا پاکتاو کراوەتەوە لەلایەن ئێوە. بەڵێ ئێمە هێشتا پرۆسەکە بەردەوامە بە شوێن کەوتۆ بۆ نمونە دهۆک تەواویان کردووە
تەواویان کردووە ئەتوانی بڵێن تەواو بۆ یانیش تێ دەکەوێت جار بەجار لە ناو لێژنەکەش ئەو تەنسیلێکە جنابتان فەرمووتان ڕەنگە تێکەوتی بێ بەڵام 600 کەسیان لا بردووە و پێشیان وتون کە گومانیان لە هەنەیە کەس هەبووە مۆرێکی سووریان لە ناوەکە یاوە بۆی بێنەوە بە لیژنەی زۆر باشە لەسەر مۆڵەتی بەخێوکەر سەرنج دزام بەڵێ دیارە مۆڵەتی بەخێوکەریش گەندەڵی زۆر تیا بووە چەند حاڵەتێکی زۆر بەڕاستی نەشاسات هۆدە بەردەممان کە خەڵک چۆن دڵی بێ مناڵەکەی خۆی بە بیرکۆڵی لە ساڵ سەددا بنێ بیرکۆڵی تاویانی هۆشی لە دەزاوە بەڵام دوای بە دوواداچوونی ئێمە سیرمان کرۆ مناڵە لە مەکتەبێکی نمونەی لە یەکەمەکانە سەقسەیەک تێ بەرامبەر بم خێزانە کە منداڵەکەی بە بیرکۆڵ بزانێت بەس بۆی کە مۆڵەتی بەخێوکەری بەڵێ ئەمە پێش هەموو شتێک ناحەقیە دەرحەق مناڵەکەی خۆی پێش هەموو شتێک مافی مناڵەکەی خۆی پێشێلەکە ئێستا ئێمە لە هەمواری ڕێنماییەکەمان هەر خێزانێک ئەوە لەگەڵ وەزارەتی کار بکات جگەلەوەی مۆڵەتەکە هەڵەوەژێنێتەوە غەرامە ئەکرێ وە سزای قانونی ئەین لەبەرەوەی لەبەر هیچنا لەبەر مافی ئەو مناڵە تۆ ئەو مناڵت هێناوە ئەڵی بیرکۆڵی تەواوە بەڵام ئەم مناڵە لە مەکتەبەکەی خۆی مناڵێکی نمونەیە بۆ مافی پێشێلەکەی چی لەم خێزانە دەکرێت ینی هەر ئەوە عەفە الله عەما سەلەف و ئێستا بە پێی ڕێنماییەکانی تازە دەدرێتەوە دادگا ئێستا بە پێی ڕێنمایی تازە جگەلەوەی کە مۆڵەتەکەی هەڵەوەشێتەوە و ئەو موچانەی کە پێشتر وەریگرت و هەمووی لێوەرەی گیرێتەوە 5 میلیۆن دیناریش غەرامە زۆر باش ئەمە کاتی بەرنامەکەم ڕوو لە تەوابوونە بەڵام کۆمەڵک پرسیارم ماوە گەر هیوادارم وەڵامم دەستکەوێت ئەویش بۆ نمونە کرێکارێک دەیەوێت سکاڵا لەو شوێنە تۆمار بکات کە کاری تێدا دەکات بۆ نمونە خاوەن کارەکە ڕەنگە لەگەڵی قاسی بێت ڕەنگە موچەکەی وەکو پێویست نەبێت یان ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بیچەوسێنێتەوە چۆن ئەم سکاڵانە بەدەست ئێوە دەگەن و چێ ئیشرافی سەر ئەو سکاڵانە دەکات ئێمە هێڵی گەرمی 5500مان هەیە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی سەرپەرشتیەکات ڕۆژانە سکاڵای کرێکاران وەرەگرن زۆر جاریش لە پەیجی وەزارەتەوە سکاڵامان بۆیێت زۆر جاریش چالاگوان ڕۆژنامەنووس کرێکار خۆی نامە بۆ خۆمەنێرێت بۆ مدیر مەکتەبەکە میێنێرێت بۆ بەرپرسی ڕاگەیاندنەکە میێنێرێت هەموو ئەوانە یەکسەر ڕۆژی دوایەوە لیژنە دروست هەر ئێستا کە هاتین نامەیەکمان پێکشت دەیەشێ لەم کۆمپانیانی شاری هەولێر کە مافی کرێکارەکانی پێشێلەکات قسەم لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری کاری سەیمانی هەولێر کردووە بەیانی سەعانۆ ئەبێ بچێتە ئەو کۆمپانیایە و راپۆرت بنێرێ ئەگەر پێویستکایینە دادگا پێم خۆش لە سەرزاری تۆ کرێکاران بزانن کە مافەکانیان پارێزرا و هەر کرێکارێک بیەوێت سکاڵا بکات ئەتوانی بە ئاسانی بکات ئەم پیان بێ بەدڵنیاییەوە هەر کرێکارێک مافی پێشێل کرا ئێمە هێڵی گەرمی 5500مان هەیە ئەتوانێت تەلەفۆنمان بۆ بکات ئەتوانێت نامە بنێرێ بۆ پەیجەکەمان نامە بۆ خۆم بنێرێت بۆ بەڕێوەبەری مەکتەبەکەم لەگەڵ بەڕێوەبەری ڕاگەیاندن یا هەر بەڕێوەبەری کار و دەستەبەر ئەتوانێت ئەگەر نەیەوێت لە ڕێی 5500 تەلەفۆن بکات پەیوەندی بە هەر کەسێکمانەوە بکات دوای سکاڵاکەیەکەشی پارێزراوە ینی بۆ نمونە 2000 هەر لەم خاوەن کارە دەترسێت نێنەکانیشان پارێزراون ئێمە لیژنە ئەنێرین ئەبێ لیژنەکە پچڕاستی بکاتەوە چۆن پژڕاستی کاتەوە ئەبێ لێ زانیاریەکانمان دەستکەوێت هەنێ جار زانیاریەکان ئەبێ لە زمانی کرێکارەکانەوە دەستمان کەوێت ئەخرێک لە ترسانەشکەیە کوێستان خان ینی بۆ نمونە غەدرێکی لێ دەکرێت دوای ئەوە لە سەرکارەکەی بەردەوام بێت دڵەوانەیە پاش فترەیەکی تر بە بیانوێشی تر ئەم کرێکارە دەرکات خاوەن آخر ئەگەر کرێکار وشیار بێت کاتێک کارێک وەرەگرێت گرێبەست لەگەڵ خاوەن کارەکەی بکە گرێبەستەکە لە بەرژەوەندی هەردوو لابێ ئەو کاتە خاوەن کار بە هیچ بیانیوەک ناتوانێت کرارەکارەکەی دەرکات تا چەند گرێبەست لە هەرێمی کوردستان کۆمپانیانە ئیشی پێ دەکرێت زۆر کەم ئەو کرێبەستانەی ئەشکرێ زۆربەی جار لە بەرژەوەندی خاوەن کارە نووسرێت بۆیە ئێمە لە یاسای کار لەو پرۆژە یاسایی کە ئامادەمان کردووە گرێبەستی نمونەیی تایە ئەم گرێبەستە نمونەیە ئەبێ هەموو خاوەنکارێک پێوەی پابند بێت زۆر باش کوێستان خان لەسەر پرسی نەهێشتنی ڕۆتین چی کراوە بەڵێ ئەمە یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکانی ئەم کابینەیە کە پێشتر ڕۆتین هەبووە لە بەشێکی زۆر لە وەزارەتەکان یا لە دام و دەستگاکان خەڵک هەبووە بۆ مامەڵەیەک هاتوۆتە هەولێر لە سەیمانیەوە یا لە دووە کۆسیە ڕۆژماوەتەوە
ئێستا هەر کەسێک بێتە وەزارەتی ئێمە ئەگەر کارەکەی یاسایی بێت بە پێ ڕێنماییەکانی وەزارەت بێت هەمان ڕۆژ ئەبێت نووسراوەکەی تەواو ببێت هیچ کەسێک نابێت بمێنێتەوە ڕۆژێک یا شەوێک لەولێر بۆ مامەڵەکەی نەهێشتنی ڕۆتین ینی کاراسانی بۆ هاوڵاتیان ینی خزمەتکردنی هاوڵاتی ئێمە کە لە وەزارەتی دەخۆمەوە هەتا سەرجەم فەرمانبەرەکان بۆ خزمەتی هاوڵاتیان لەوین ئێمە کە لە بەرامبەر کارێک موچەوەرەگرین و سوێندمان خواردووە و خۆمان بە هاونیشتیمانی ئەم وڵاتە ئەزانین ئەبێ لە خزمەتی هاونیشتیمانی پشتان بە ئەلکترۆنیکردنی ڕاهێکردنی کاروباری هاوڵاتیان بەستووە ئێستا ینی بە ئەلکترۆنیکردنی وەزارەت لە قۆناغی کۆتاییەتی ینی خەڵکێک کە توانێت دوای ئەوە لە ڕێگەی بە ئەلکترۆنیەوە بەڵێتر مامەڵە بە کاغز ناکەین زۆر باشە کارێکی باشەکەن کوێستان خوان دوا پرسیارم لەسەر ڕێخستنەوەی دەوام ئەمەوێت پرسیارت لێ بکەم ئێستا وەک لە پاکێزەکە بینیمان دەوامتان ڕێخستۆتەوە جگەلەوەش هەندێک ئاڵوگۆڕیتان لە بەرپرسەکان کردووە ئەم ئاڵوگۆریانە لە پێناوچیە و تا چەند موژدەبەخشن بۆ زیاتر ڕێخستنی کاروباری هاوڵاتیان و جگەلەوەش ئەو ڕێخستنەوەی دەوام و نەهێشتنی نەوبە تا چەند کاری هاوڵاتیان چاک دەکات بەداخەوە پێشتر یەکەم لەبەر کۆڕۆنا بە دەرەجەی یەک دووەم لەبەر ئەوەی کە حکوومەت نێتوانی لە کاتی خۆیان موچەبا و بە لێبڕینی لە ساڵی 21 بووە ناوە هەبوو بەڵام ئێستا کە بڵێ وەک خۆی لێ هاتۆتەوە و بەڵام بەداخەوە مەترسی کۆڕۆنا هەر هەیە ئێستا داوامان زیادیشی کردو بەڵێ زیادی کردووە ئێمە ئێستا داوامان ڕێخستۆتەوە بەڵام بە خۆپارێزیەوە هیچ فەرمانبەرێک بۆی نییە بێ بۆ دەوام بە بێ ماسک هیچ هاوڵاتیەک بۆی نییە بێتە ژوورەوە بۆ هیچ مامەڵەیەک ئەگەر ماسکی پێوە نەبێت ئەمە واکە مەترسی کۆڕۆنا کەم ببێتەوە بۆیە ڕێخستنەوەی دەوام کە ئێمە لە کاتی خۆیان بینە وەزارەت گوێ لە هاوڵاتیان بگرین مامەڵەکانیان ڕای بکەین ئەمە کاراسانیە بۆ هاوڵاتیان ڕەنگە فشارێک بێ لە سەر فەرمانبەرەکان لە ڕووی دەرونیەوە لە ترسی کۆڕۆنا بەڵام زۆرینەی هاوڵاتیان سوودمەند دەبن لە ڕێخستنەوەی دەوام سەبارەت بە گۆڕانکاری ئێمە لە پرۆسی چاکسازیە کۆمەڵی گۆڕانکاری زۆرمان کردووە لە بەڕێوەبەری چاکسازی کردومانە لە لابردننی هێزی جێبەجێکار کردومانە لە بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی کردومانە لە زۆر شار و شارۆچەکان ئەوانە کارژێڕی گەندەڵی تەنها گەندەڵی دارایی نییە کاریژێڕی خراپ بەکارهێنانی دەسەڵات ڕایی نەکردنی خەڵک کە لە خانەیەکی لە مناڵێکتدا ئەمە گەندەڵیە ڕاست ئەکی خۆ جێبەجێ ناکەیت بۆیە ئێمە ئاڵگۆڕی زۆرمان کردووە و لە هەر شوێنێک گەندەڵی ببینین جا گەندەڵیەکە ئیداری بێ کاژێڕی بێ پێشەلکردنی مافی هاونیشتیمانیان بیهەیە ئەو چین و توێژانە بێ کە سەر بەدام و دەستگاکانی ئێمە سزایان ئاڵوگۆڕیەکانیش حسابی جەندەری بۆ کراوە بە تایبەت تۆ لە ژنی و بەرگێکی زۆریشیانە دەکەی هەر ژنێکمان لابردی بێ ژن مەخسۆتە ئەی پیاوتانە نەبردو ژین لە شوێندا چۆن پیاومان لابردووە ژنێکمان خسۆتە شوێنی تازە لەناوتان لابردو پیاوی لە شوێندا بنن یا نەخێر بەس پیاومان لابردووە ژنی بخەینە شوێن لە ناو دیوانی وەزارەتیش بڵێ بەڕێوەبەرمان هەیە خانەنشین بووە پیاو بووە ژن مەخسۆتە شوێنی دەستان خۆش بێت خات و کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سوپاس بۆ ئەو زانیارانی کە پێدەین سەرچاو سوپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش کە بینەرما بوون تا دیدار هەر شەو